کارانەکردنی یاسای مافی بەدەستهێنانی زانیاری لە هەرێمی کوردستان وای کردووە ڕۆژنامەنووسان دەستیان بە زانیاریەکان نەگات و زۆرترین گرفتیان بۆ دروست ببێت و لێکەوتەی خراپی لەسەر کاری میدیایی دروست کردووە. ڕاستیدا جێبەجێ نەکردنی ئەو یاسایی وەکو دەبینین ئێستا ئەو بارودۆخە دژوار و ئەو فەوزا و پەرێشانی لە بواری میدیای کوردی هەیە. یەک لە هۆکارەکانی ئەوەیە کە جگە لە کاریگەری سۆشیال میدیا یەک لە هۆکارەکانی ئەوەیە کەمە یاسایەکمان نییە لە بۆ یاسایەکمان هەیە بەڵام تا ئێستا پراکتیزە نەکرا بەهۆی نەبوونی ڕێنماییەکانەوە. لێککەوتەی خراپی دەبێت لەسەر ئەداکردنی کاری میدیایی لەسەر گەیشتنی گەیاندنی حقیقەت بە گەیاندنی حقیقەت بە جەماوەر بەوەگرت لەبەر ئەوە یەک لە وەزیفە سەرچیەکانی میدیای چیە پێڕاگەاندنە. هەنگاوی یەکەم پێویستە ڕێنمایی دەربکرێتن بۆ ئەم یاساوە پاش دەرکردنی ئەم ڕێنمایە حملەیەکی هۆشیارکردنەوەی هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی بۆ بکرێتن بە حکمی ئەوەی کە دەستی سەر بەخۆی مافی مرۆ لایەنی پەیوەندیدارە بۆ جێبەجێکردنی ئەم یاسا دەستی سەر بەخۆی مافی مرۆ بە هەماهەنگی لەگەر ئەکادیمیا و هەروەها لەگەر زانکۆکان و پەیمانگاکانی هەرێمی کوردستان لە ماوەی بۆ ماوەیەکی دیاریکرا بۆ نمونە ئەگەر لە ماوەی 2-3 مانگش بێتن چەندین کۆڕ و سمینار و وەرشۆپ سەبارەت بەم یاسا بکاتن بۆی خەڵک ئاشنا بێت بەم یاسا و بەپێی ئەم یاسا داوای مافی خۆیان بکەن کە مافی زانیاری لە غیابی نەبوونی یاسای مافی بەدەستهێنانی زانیاری ڕۆژنامەنووسان باس لە جیاوازی پێدانی زانیاری دەکەن لەلایەندام و دەستگاکانی حکوومەت و دەڵێن سەرڕای ئەوەی زانیاریان پێنادرێ زۆر جار پێشلکاریشیان بەرامبەر دەکرێت. شتی زۆر بەسیتێ شتی زۆر سادە هەیە بۆ ڕاپۆرتێکی زۆر ئاسایی بۆ هەواڵشی زۆر ئاسایی ڕۆژنامەنووسانی سۆران گرفتیان بۆ دروستە بێت ناتوانن زانیاری تەواو ورد بەدەست بێنن لەسەر بەسیترین هەواڵیش کە پێویستەکە هەوڵاتیان ڕۆژانە ئاگادار بن لەم دەڤەرێکە ئەم ڕوودا و هەواڵ و زانیاریە گرنگانە هەن. پێشێلکاری ئەکرێت لە بەرامبەر مافی ڕۆژنامەنووسان بۆشی لەبەرەوەی جۆرێک لە بێمنەتی ئەنوێنن و ئەگەر زانیاریش ببەخشن مثلەن خۆیان بە ناچاردانانن جۆرێک لە ئەتوانە بڵێن بە چاکەیەک حسابی ئەکرد. ئەو زانیاریانەی کە پەیوەندیان بە بەرژەوەندی و کاروبار و ژیانی خەڵکەوە هەیە حکوومەت لەسەر یەتیاشکرایان بکات و زانیاری بە هاوڵاتیان و ڕۆژنامەنووسان بدات. دۆخەکە لە هەرێمی کوردستان پێچەوانەیە و حکوومەت لە سەرجەم دۆسیا گرنگ و پەیوەندیدارەکان بە ژیانی گشتی ناشەفافیەت و شاردنەوەی زانیاریەکان پەیڕەو دەکات. ئەمەش هێندەی تر بازنەی بێمتمانەیی لە نێوان خەڵک و دەسەڵات زیاتر کردووە. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام سۆران.